بە براوەی 20 دلار کارتی مۆبایل یاخود کارتی PSN تەنها بە سابسکرایبکردنی ئەم کەناڵە. خاوەنی ئەم کەناڵە پێشتر کەناڵێکی تری هەبوو بە ناوی چێنەر کوردش کە خاوەنی ڕێژێکی زۆری سابسکرایب بوو و لەوانەیە زۆر بەتان بیناسنەوە، بەڵام دواتر بەهۆی چەند هۆکارێکەوە وازی لێی هێنا و ئێستا ئەم کەناڵە نوێی دامەزراندووە و بە ڤیدیۆی نێو شێوازی جیاواز دێتە خزمەتی ئێوەی ئازیز. لینکی ڤیدیۆکەیم لە دیسکریپشن داناوە، بچن پشگیری لێ بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆی بنووسن کە لیکەکەیم بۆتان داناوە. شێوازە ناوتان دەچێتە تیر و پشکەکەوە کاتێک کەناڵەکە دەگاتە 5,000 سابسکرایب خەڵاتەکان دابەش دەکا. ئێوەش ئەو هەلە لە دەستی خۆتان مەدەن، هەر ئێستا بچن تەماشای کەناڵەکەی بکەن و پشگیریشی لێ بکەن. سڵاوتان لەبێ هەوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆکی نێداگەڕامەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. کۆمەڵە کارەساتێکی سروشتی کە بە وێرانترینی مێژوو دادەنرێە. دەوترێ یەک کارەساتێکی سروشتی دەتوانێت میلەتێکی تەواو لەناوبەرێ و ئەم شەش ڕاستە و هەمومان بینیومانە، بەڵام زۆربەی ڕووداوەکان لە کۆندا ڕوویان داوە و نازانرێت چەند کەس مردووە و ئەگەر ئاماژەشی پێکرابێ ئەوە تەنها پێشبینیە. جا لەگەڵمان بن بۆ نیشاندانی 5 وێرانترین کارەساتە سروشتیەکانی جیهان. یەکەم بوومەلەرزەکەی وڵاتی هایتی. هەموو دەستگا ڕاگەیاندنەکانی جیهان باسی ئەم کارەساتە سروشتیەیان دەکرد کە لە ساڵی 2010 ڕوویدا. هایتی ناوەندی ناوسی بوومەلەرزەیە و کاتێک کە بوومەلەرزەکە ڕوویدا بە پێوەری ڕێختەری 7 پلە خەملێنرا. ئەم بوومەلەرزەیە بۆیە هۆی مردنی 316,000 کەس و نزیکەی 7 ملیار زیانیان بەرکەوتووە. ئەم پارەیە نرخێکی زۆرە بۆ هەژارترین وڵاتی کیشوەری ئەمریکا. بوومەلەرزەکە ئەمەنە بەهێز بوو لە کوبا و جامیکا و دۆمینیکانش بوومەلەرزەکە ڕوویدا. ئەم کارەساتە ئەمەنە کاریگەر بوو زۆربەی وڵاتان دەستیان کرد بە کۆکردنەوەی کۆمەک و یارمەتی بۆ وڵاتی هایتی. کۆمەڵەکارێکی زۆر جوانیش لە دوای بوومەلەرزەکە بینرا، لەوانە کاری مرۆیی و یارمەتیدان و وتارە سیاسیەکان. چەندین کەسی تریش یەکیان گرتە بوو یارمەتی ئەو وڵاتیان دەدا. ئەمەش مانای ئەوە دەدا کە مرۆڤایەتی پێویستە هەمیشە یارمەتی یەکتری بدا لە کاتە پێویستەکاندا. دووەم بوومەلەرزە و تسۆنامیەکی یابان. لە مانگی 3 ساڵی 2011 هەموو جیهان سەریان سوڕما بەوەی کە لە یابان ڕوویدا کە بە یەکێک لە بەهێزترین بوومەلەرزەکانی جیهان و یابان هەژمار دەکرێت بە پێوەری ڕێختەری 9 پلە دیاریکرا. ئەمەش بۆیە هۆی دروستبوونی شەپۆلی تسۆنامی کە بەرزەکەی دەگاتە 4 مەتر. بوومەلەرزەکە تەنها 6 خولەکی خایەند، بەڵام ئەوەندە بەس بوو بۆ ئەوەی ببێتە یەکێک لە بەهێزترین بوومەلەرزەکانی جیهان و بە پلەی 5ەم هەژمار کراوە لە بەهێزترین بوومەلەرزەکانی جیهان. بوومەلەرزەکە ئەمەنە بەهێز بوو بۆیە هۆی جوڵاندنی تەوەری زەوی بە ڕێژەی 10 سانتیم و بۆ هۆی کوردبوونەوەی ڕۆژ بە ماوەی 1.8 مایکرۆسرکا، بەڵام لەگەڵ گەورەی قەبارەی زەوی ناسا گرنگیدا بەم ڕووداوە. ئەم بوومەلەرزە و تسۆنامیە بۆیە هۆی کوشتنی 15,893 کەس و زیانێکی زۆری بەرژێرخانی ئابووری کەوت بە 10 ملیار دلار مەزندە دەکرا. ئەمەش ئەوەمان نیشان دەدا کە هەمیشە سروش لە چەک مەترسیدارترە. سێم گڕکانەکەی بۆمبی. ئەم شوێنە لە ڕۆمای کۆن هەمیشە مرۆڤایەتی بیردەخاتەوە کە سروش چەندە بەهێزە و ناتوانانی پێشبینی ڕووداوەکان بکەیت. لە ساڵی 907 زاینی شاخی فیزۆڤ لە ئیتالیا کە یەکێکە لەو شاخانی زۆر چالاکە تاقیەوە بەهۆی ناشتنی ئەم ناوسێ لە ژێرگرکانەکاندا. ئەم ناوسێ نزیک بوو لە شاخەکەەوە بۆیە زیانێکی زۆر بەر خەڵکەکەی کەوتووە و کاتێک ئەم وێنانە دەبینی بۆ دەردەکەوێت کە کارەساتەکە چەند مەترسیدار بووە و پاژماوەکانی تاوەکو ئێستا ماونەتەوە و وەکو شایدێکی بێدەنگ لە شوێنی خۆیاندا وەستاون و کەسانێک هەن ئەم ڕووداوە بە دۆزەخێکی سەرزەوی ناو دەبن. چوارەم گەردەلوولی ئەمریکا. بە دڵنیاییەوە گەردەلوولی کاترینا یەکێکە لە گەورەترین گەردەلوولەکانی ئەمریکا و ئەگەری زۆری شەتۆ ناوەکەیت بیستە بێ. گەردەلوولەکە ئەوەنە وێران کردبوو بۆیە هۆی مردنی 1838 کەس و 150 ملیار دلار زیانیان بەرکەوت. سەرەتا گەردەلوولەکە وەکو گەردەلوولێکی ئاسایی دەرکەوت کە پێی دەوترێت سڤێر سمسن و زیانی بسووکی دەگەیاند بە ناوچەکە، بەڵام دواتر هێواش بەهێزتر بوو تاوەکو وای لێهات ئەم کارەساتە بە یەکێک لە گەورەترین کارەساتە سروشتیەکانی ئەمریکا هەژمار دەکرێت و هەرچی شتێک هەبوو لە فلۆریداوە تاوەکو تێکساس وێرانی کرد.
پێنجەم بوومەلەرزەکەی ئیکوادۆر. ئەم بوومەلەرزەیە یەکێکە لەو بوومەلەرزە زۆر گەورانی کە ڕوویداوە لە جیهاندا. ئەم بوومەلەرزەیە لە بوومەلەرزەکەی ساڵی 1970 گەورەتر بوو. بوومەلەرزەکە لە 16 مانگی سواری ساڵی 2016 ڕوویدا و بە یەکێک لە گەورەترین کارەساتە سروشتیەکان هەژمار دەکرێت و کاریگەری زۆری کرد بۆ سەر ئابووری وڵات و باری گوزەرانی خەڵکی تێکدا بوو. بە دڵنیاییەوە ڕووداوێکی لەم شێوازە لە خەیاڵی خەڵکی ئیکوادۆردا دەمێنێتەوە و بوومەلەرزەکە ئەوەندە بەهێز بوو وڵاتانی دراوسی ئیکوادۆر هاوشێوەی کۆلۆمبیا و پیۆر بە ڕێژێکی کەم کاریگەر ببوون پێی، بەڵام بەهۆی یارمەتیە نێودەوڵەتیەکانەوە باری خەڵکەکە کەمێک باشتر بوو. ئایا بەڕای تۆ کام لەم ڕووداوانە زۆر مەترسیدار بووە و زیانێکی زۆرشی گەیاندووە؟ دەتوانن ڕای خۆتانمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن. و زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتانەچێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان هەمیشە بە ئاگدارکردنەوە پێ بگا. و لە بیرشتان نەچێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.